دیمەنەکان نێو بازاڕی شاری سلێمانیە. کاسبکاران سەرقاڵی پەیداکردنی بژێوی ڕۆژانەیانن. هەرێکەیان بە پیشەیەکی جیاوازەوە سەرقاڵن. لێم پرسین ئەگەر خۆپیشاندانی مەدەنیانە سەر بکێشێت بۆ دروستبوونی گرژی و ئاڵۆزی وەک ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا تا چەند کاریگەری لەسەر کار و کاسبی ئەوان دەبێت. بەڵام تۆپچی دارێ سووتێنی یاشتێ سووتێنی زەرەرە و هەر لە میلەتەکە کرد ئەبێت سەر لە نوێ هەم دروستی کاتەوە. وڵا کاریگەریکی زۆر دروستەکات چونکە ئەگەر دوکان و بازاڕیشدا بخرێ ئێمەش کاسبیمان نابێ. ینی خەڵک ئەگەر بازار نەبێ کابرا بێت چی بکە؟ ئەگەر خۆپیشاندان و بەزموهرا بێ ناتوانین بێ بۆ ئیش کاریگەڵ ژیانی ئێمە بێ بەڵام ئەگەر بەهێمنانە بێ قەیچێکە با بکرێت. ئاژاوەنانەوە و تێکدانی ژیانی خەڵک هەمومان دەزانین کە زەرێکی گەورەی لە هەمومان دەکەوێت. لە کاتێکدا ئەگەر خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان سەر بکێشێت بۆ گرژی و ئاڵۆزی زیاتر وەک ئەوەی بەشێک لە سەرمایەداران دەڵێن تەنیا کاریگەری لەسەر جموجوڵی بازار نابێت بەڵکو کەرتی بازرگانی و ئابووری و ئەو کۆمپانیا بیانیانەی کە لارێم کار دەکەن ڕوبەڕووی گرفتی گەورە دەکاتەوە کە بەشێکی گرنگن لە پایەکانی ئابووری هەرێم. ئەمەندامەی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەڵێت کەرتی ئابووری و بازرگانی لە ناسەقامگیریدا زیانی زۆری بەردەکەوێت. بازار و بازرگانی بەس بە ئاشتی ئەبوژێتەوە بەس بە کاتی ئیستقرار ئەبوژێتەوە بە کاتی پشێوی هەمووی تێکەچی ئەو وڵاتانەیەکەوە لێرە ئیشیان هەیە هەر بزانێت تۆزێ ئیستقرار نیە ئەیوەستێنێ پرۆژەکەشی وەستێنێ پارەش ناخاتە شوێنێکەوە کە نائارامی بێ. یاسین مەحموود یەکێک لە سەرمایەدارەکانی هەرێمی کوردستان کە ئەوکات وتەبێژی یەکێتی و بەرهێنەرانی کوردستانە نیگەرانە لە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان. حەقی خۆیەتی لێرێمەوە کەرتی تایبەتەوە ڕابگەێنین کە ئەم دۆخە پێویستی بە فریاکەوتنێکی بەپەلە هەیە. بەپەلە چۆن؟ جارێ ئەمە نزیکەی 6-7 کەسی کە لە کەرتی تایبەت ئێستا نەیژەکە لە سنووری پارێزگای سلێمانی 7 کەس لە سنووری کەرتی تایبەتی ژەکە. ئەو 7 لەم چەند ڕۆژە 30,000 دیسانەوە بێکار بۆتوانێ. ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی دۆخی بازار و جموجوڵی بازرگانی و ئابووری سست و لاواز کردووە. وەک کاسبکاران و سەرمایەداران دەڵێن ئەگەر خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان باقاری گرژی و ئاڵۆزیدا بڕۆن لە پاڵ قەیرانی دارایی کاریگەری نەرێنی لەسەر جموجوڵی بازار و کەرتی بازرگانیش دەبێت. زۆرینەی لایەنەکان و دامەزراوەکانی حکوومەت کۆکن لەسەرەوەی کە خۆپیشاندانی ئاشتیانە و مەدەنیانە مافی هەموو تاکێکی هەرێمی کوردستانە بەڵام هەر جۆرە گرژی و ئاڵۆزیەک کارێکی ڕێگا پێنەدرا و نایاساییە. هەموو یاسا و ڕێسا مرۆیەکانی جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئازادی تاکەکان لەو شوێنەدا کۆتایی دێکە کاریگەری لەسەر ئازادی و ژیانی خەڵکی تر دروست بکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.